لەگەل دکتۆر گۆڤند شێروانی پسپۆرێ بوارێ ئەنەرژیە ژەهاولێرێ لەگەل me دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبووناوە vê rewşa bi taybet navçe têde derbas dibe pêşerûja bazara enerjiyê beref kî veye gelo? سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان بیسار و بینەرانی عزیز ئەوەی کە ڕووی داوە بەنسبەت نەوتەوە چەندین فاکتەر کاریگەری هەیە یەکەمیان فاکتەرە جیۆپۆلیتیکان ئەوەش پەیوەنددارە بەو ململانەی و ئەو شەڕانەی کە لە ناوچە ڕوودەدەن بە تایبەت شەڕی لبنان و شەڕی غەزە و ڕووداوەکانی سووریا و شەڕی یەمەن ئێستا خۆشبەختانە دوو لە فاکتەرانە تۆزێ لاواز بوون ئەمیش شەڕی خواری و لبنان لەگەڵ ڕووداوەکانی سووریا بەڵام تا هێشتا ئێستاش ئەم فاکتەرانە کاریگەران دەبی لەسەر بازارەکان ئەوەی ترکە زۆر کاریگەری دەبیتن ڕەوشی هاوردە گەورەکانی نەوت وەک وڵاتیە گەورەتوانی ئەمریکا و چین ئەوانە ئەگەر اقتصادیان باش بیتن خواست زۆر دەبی تەڵەب زۆر دەبیر نرخەکان بەرز دەبیتەوە و دوای فاکتەر کە تەسیر دەکات لە ڕاپۆرتەکەتان باس کرا ئەمەشیان ئەمەیە بڕیارەکانی ڕێکخراوی ئۆپیک پلس یاخود هاوپەیمانی ئۆپیک پلس کە بریار بوو تا یەکی 12 ئەم کەمکردنەوە تەخفیداتی تەوعی پێڵێن کە گوایە کەم بکرێتەوە بەڵام دواخرا چونکە نرخەکان زۆر برز نەبوو دواخرا تا کۆتایی مانجی سێی ساڵی دکتۆر ژڤان فاکتەرên و ئاماژە پێکردن نەها کیژان زێدەتر زاڵ دەبینن لەسەر بازاران و سەرvê kertê bi giştî û bu pêşa rûjê eger em behsa 2025 bikin bi temamî çawa tê çavêrekirin karîgeriya van fakteran بەتەکیید ئێستا زۆربەی نەوتەکەی ئەو ناوچەی کەندا و ڕەوانەی بازارەکانی ئاسیا دەکرێت واتە چین و هندستان و یابان تا دوایی ئەوانە ئەگەر ئابوووریان باش بیتن خواست زیاد دەبێت لەسەر نەوتەکە نرخەکان بەرز دەبیتەوە هەرچەندە ئەو فاکتەرە جیۆپۆلیتیکان کە باسمان کرد کە لە سەرتاوە لە مانجی شوباتی 2022 بە شەڕی ئۆکرانیا دەست پێ کرد دواتر پار مانجی ئۆکتۆبەر لە شەڕی غەزە دەست پێ کرد ئەم ناوچە ناو ئارەمیە بەتەکیید مەترسی هەیە و کاریگەری دەبوو لەسەر سەرچاوەکانی نەوتی ئەو ناوچەیە کە نزیکەی 150 نەوتی جیهان لەو ناوچەیە بەرهەم دەهێنرێتن و ڕێوڕەوی هەناردنەکەی نەوت بە ڕێگەی دەریاسوور ئەمیش کاریگەری لەسەردا بوو لە ژێر مەترسیدا بوو بۆیە تۆزێ گۆڕانکاری لەسەر کرا ئەم ئارەمیە ئەو ناوچەیە زیاترین فاکتەر کاریگەر بوون لەسەرەوەی تەبیعی فاکتەری تریش هەیە لە ناو وڵاتانی ڕۆژئاوا ئۆڕۆپا و ئەمریکا کە تایبەتە بە نرخی فائیدا کە لە ئەمریکەوە دادەنرا هەندێک زار گۆڕانکاری دەکرا هەندێک زار فاکتەری تر هەیە ئەم حەشارگەی نەوت لە ئەمریکا واتە مەخزووناتی ئەمریکی هەندێک زار کە زۆر دەبی یان کەم دەبی ئەمیش کاریگەر دەبی لەسەر بازارەکان هەرچەندە ئەم نرخانەی ئێستا جارێ زۆر کەمترن لەو نرخانێک کە پێشبینی دەکرد لە سەرەتای ساڵ سەرەتای ساڵ چەندین دەستگای دارایی تەوقعیوان دەکرد کە نرخەکان لە کۆتایی ئەم ساڵە نێوان 80 تا 90 دلار بووی بەڵام تا ئێستا ئەوە ساڵەکە خلاص دەبی و لە خواروی 75 دلارە بەێ دکتور دەمەکێدا خواردتری 75 هێشتا و بەحسە زێدەبوونا نەفتێژی تێکردن وەکە واژی ئاماژە پێکرد و چەند چافکانی ناودەوڵەتی ژیمەئانی زمان لەسەر زمانێوان ڕەوشەکە نو هاتیە پێش لە سووریە کو حتا هەژمارێکی وێژی بەرهەمئانینا نەفتێ هەیە پێشتر دەردوورە 400,000 بەرمیلێن وێ هەبوون بەریا بویەرێن 2011 لەگەل vê ڕەوشانوویە هاتیە پێش دبەک و بکار بە بگەهێتە ڕۆژێکێک و کاریگەریەکە بەرچاف لەسەر خستنە ڕوویا نەفتێ چێ بکەتن بەنسبەت سووریەوە بەرهەمەی نەوتەکەی زۆر نییە ئەمەی کە هەیە پەشی بەکارهێنانی ناوخۆیە هەرچەندە لایەنێکی فەرمی نییە کە کۆنتترۆلی سەرجەم چێلگەکان بکە کەمیان لە ژێر کۆنتترۆلی حکوومەتی سووری بوو هەندێکیان لە ژێر کۆنتترۆلی لایەنە چەکدارەکانی ترە بۆیە کاریگەری نەبوو لەسەر بازار چونکە کۆنتترۆلی نییە یەک چونکە بەرهەمەکەشی زۆر نییە بەڵام ئەوەی کە بەنسبەت عێراق هەرێمی کوردستان گرنگە 400,000 بەرمیل کەم کراوەتەوە لەو بەرهەمەی هەرێمی کوردستان و کەرکووکەوە کە ڕەوانەی
بازارەکانی ئۆرپە دەکرا بەرەگەی بەندەری جیهانەوە و لە مانجی 3 ساڵی ڕابردوو وەستاوە واتە پتر لە 20 مانگە و زیانی گەیاندەوە بە ئابووری عێراق پتر لە 18 ملیار دۆلار. بەبیعی زەرمەندی تریش هەیە نەک عێراق و هەرێمی کوردستان و کۆمپانیەکان بەڵکو بازارەکانی جیهانی زەرمەندن کۆمپانیەکانی کە کار دەکەن لە لایەنی تورکی ئەمانیش زەرمەندن و ئێستا بازارەکانی جیهان زۆر چاوەڕێنە ئەم 400,000 بگاتە بازارەکان تاکو بە تایبەت ئەوانی هاوردە گەورەکان چاوێن لێە ئەو 400,000 بگرێتەوە بازارەکان تاکو نرخەکان زیاتر دابەزی بەڵام بەنسبەت عێراقەوە زۆر گرنگە نرخەکان لە هیچ کاتێک لە 70 دلار کەمتر نەبی چونکە لە یاسای بوجە بۆ دەدانرایە هەرچەندە لەوەی زیاتر بی لە هەفتایەکە بڕە پارەیەک زیاتر دەبی کورتێنانی بوجە کەم دەکات کە بریتە لە 49 ملیار دلار 2 ساڵە سرێکدی ساڵی 2023 بەڵام ئەگەر هاتەوە 1 دلار کەمتر بی لە 70 دلار واتە نەوتی عێراق ڕەنگە ملیارێک و 200 میلیۆن دلار کورتێنانەکە زیاتر دەبی لەو عەجزەی کە هەیە لە بوجە بۆیە زۆر گرنگە بۆ عێراق نرخەکە بەردەوام نەک نرخی برند نرخی نەوتی بەسرە و نەوتی عێراق سەر بگەهەیە برندێتە دەستنیشانکردن ئەوژی دکتۆر سەبارەت بە ئێرانێژی ئەگەر بپرسین کو divê rewşê û nêzîkbûna destbikarbûna Donald Trump bi serokê hilbijartiya Amerîka ku bîstê meha çileyê dibîtin meha bê dibîtin tê çavarekirin sizayên nû bi ser Îranê bisepîntin rewşeka nû bê pêş bû Îranê bixwe jî li gel destbikarbûna Trump divê rewşê de niha pêgeha Îranê di bazara enerjiyê û ya ku tê çavarekirin dê çi bîtin خۆی چەندین سزا سپێنراوە لەسەر وڵاتی ئیران بۆیە ئەو بەرهەمەی کە ڕەوانەی بازارەکان جیهان دەکە بە فەرمی 1 ملیۆن بەرمیل کەمترە لە توانای خۆی و بەڵام ئەو توانیتی بەرەگەی ناشەرعی واتە بە شێوەی قەچاق بڕێک لە نەوتەکەی خۆی هەناردەی بازارەکانی ئاسێ بکاتن بەڵام پێشبین دەکرێت ئەگەر هاتوو ترامپ دەست بەکار بووە ڕەنگە سزای نوێ بسەبێنرێ لەسەر چەندی وڵات بنسبەت چینەوە لایەنی بازرگانی و هەروەها لەسەر ئێرانیشەوە ڕەنگە هەمان سزاکان ڕەنگە وچ خۆی بمرێ یاخود کەمتر نەکرێ و لەوانەیە زیاترش بکرێتەوە ئەو پەیوەندیدارە بە ڕەوشی سیاسی ناوچەکە و چن و ئەفشارێک ئەمریکا بەتەمایە ینی بخاتە سەر ئەم وڵاتانە چینە رووسیە ئێرانە تا دوایی gelek spas rêzdar Dr. Govend Şêrwanî pisporê buwarê enerjî ji hewlêrê li gel me bûn. Mando nebin.